بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين مسلمانانی خۆشەویست سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لەژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزانم، لە دەستدانی ئازیزان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوامە. ئەزانن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواوی کوڕەکان و منداڵەکانی خۆی لە ژیانی خۆیان بە مەرگی هەمووانی بە چاوی خۆی بینیوە، تەنها مەرگی خاتو فاتیمەی کچی نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەرگی تەواوی ئەولاد و منداڵەکانی خۆی بە چاوی خۆی بینیە، تەنها هی خاتو فاتیمەی کچی نەبێتن، خێزانی عەلی کوڕی ئەبی طالب خوا لێ ڕازی بێ. هەموو منداڵەکانی پێغەمبەری خوا لەو ڕۆژگارە مردوون کە پێغەمبەری خوا لە ژیاندا بوو، تەنها خاتو فاتیمە نەبێ. لەنێو خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها دوو خێزانی پێغەمبەری خوا منداڵیان بووە، ئەویشیان خاتو خەدیجەی کچی خۆیلیدا لەگەڵ ماریەی کچی شەمعونی قبطی میسری. خاتو خەدیجە لە کوڕان ئەو کوڕانەی لێ لە دایک بووە، دایکی ئەو کوڕانەی پێغەمبەری خوا بوو سەلامی خوا لەسەر بێ، قاسم، عەبدوڵڵاه، طەیب یان تاهیر. طەیب و تاهیر ناو نازناوی یەکێک لە کوڕەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، واتە سێ کوڕ. هەمووشیان بە بچووکی مردوون و هیچیان نەگەیشتبوونە تەمەنی باڵغ بوون و هەمووشیان لە مەککە پێشی کۆچی پێغەمبەری خوا بۆ مەدینە وەفاتیان کردووە و نێژراون لە مەککە. و لە کچانیش خاتو خەدیجە زەینەب، ڕوقیە، ئوم کەلثوم و فاتیمەی لەدایک بوو. هەموو ئەوانش گەورە بوون و هاوسەرگیریشیان کردووە. زەینەب هاوسەرگیری لەگەڵ ئەبولعاسی کوڕی ڕەبیع کردووە. ڕوقیە لەگەڵ ئوم کەلثوم هەردووچیان هاوسەرگیریان لەگەڵ پێشەوا عوثمانی کوڕی عەفان کردووە خوا لێیان ڕازی بێ. بەڵام یەک لە دوای یەک، دوای وەفاتکردنی ڕوقیە دواتر ئوم کەلثوم هاوسەرگیری لەگەڵ کردووە. هەردووکیشان لەلای ئەو پیاوە وەفاتیان کردووە. و فاتیمەش خوا لێ ڕازی بێ هاوسەرگیری لەگەڵ عەلی کوڕی ئەبی طالب کردووە خوا لێ ڕازی بێ. و حەسەن و حوسەین منداڵەکانی خاتو فاتیمە بوون کەوا سەیدا شەبابی ئەهلی الجەنە بوون، بە گەورە گەنجەکانی ڕێزدارترین گەنجەکانی ئەهلی بەهەشت ناونراون، بە ڕەیحانەتە ڕەسوولی الله صلی الله علیه وسلم هەردوو ڕەیحانەکەی پێغەمبەری خوا ناونراون. و ماریە قبطیش ئیبراهیم لە ماری قبطی لەدایک بووە. ئیبراهیمیش هەر هێشتا شیرە خۆرە بوو، لە شیر نەکرا بوویەوە کە وەفات ئەکا و پێغەمبەری خوا لە دەستی ئەداتن و ئەویشیان لە گۆڕستانی بەقیع نێژراوە. هەروەکو چۆن ئوم کەلثوم، ڕوقیەش لە بەقیعن، هەروەها فاتیمەش. بەڵام فاتیمە لە دوای باوکیان برێت. ئەوانە کوڕکچەکانی پێغەمبەری خوا بوون سەلامی خوا لەسەر بێ، هەمویان لە ژانی پێغەمبەری خوا مردوو. پێغەمبەری خوا بۆیان گریاو، فرمێسکی بۆ ڕۆشتون. بۆ نمونە کاتێ ئیبراهیم ماڵ ئاوایی ئەکا لە ژیانە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەریا وەساوە و فرمێسک لە چاوەکانیە بارێ. هاوڵەکانیش پێ ئەڵێن و ئەنتە یا ڕەسوول الله، ئەتۆش ئەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ، دەڵێ بڵێ منیش، دەی خۆ منیش مرۆڤم، بەزەی و ڕەحم و میهرەبانیم هەیە بەرامبەر منداڵەکەی خۆم. و ئەفەرمێ ئیبراهیم ئێمە بۆ تۆ زۆر دڵتەنگین،
بەڵام زمانمان شتێک ناڵێ کە خوا پێی نیگەران بێت پێی ناڕازی بێت ڕازیم بە بڕیاری خوا بەڵێ بەو شێوازەش ئەویش ماڵ ئاوای لێەکە لە دوای منداڵەکانی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەویست و ئازیزێک کە زۆر بۆی دڵتەنگ بووە تەنانەت بۆی گریاوە و فرمێسکی بۆ ڕشتووە حەمزەی کوڕی عەبدولموطەلیبی مامێکی لە غەزوەی ئوحود خەم و دڵتەنگیەکانی پێغەمبەری خوا نوێ بوونەوە کاتێ پێغەمبەری خوا هەواڵیە بیسێ و ئەبینێ شەهید بووە دەسەکا بە گریان زۆر بۆی دڵتەنگە بێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی ناڕازی ناڵێ بە شێوازێ ناگریە ناڕەزایی لێ بفامرێتەوە هەر بۆ حەمزەش نەگریا پێغەمبەری خوا هەر بۆ حەمزەش دڵتەنگ نەبوو بەڵکو هەموو هاوڵانی کە لە ئوحودا شەهید بوون لەگەڵ حەمزە پێغەمبەری خوا بۆیان دڵتەنگ بوو بەڵام حەمزە زیاتر تایبەتمەندی خۆی هەبوو لە دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزانم پێغەمبەری خوا بۆ زۆر لە هاوڵانی بۆ سەعد گریاوە بۆ چەند سەرکردەی ترکە لە غەزوەی مؤتە لە دەستی داوم پێغەمبەری خوا گریاوە بۆ جەعفەر خوا لێ ڕازی بێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کاتێک هەواڵی لە دەستدان و شەهیدبوونی جەعفەرە زانیا چێتە لای ئەسمائی کچی عومەیس خوا لێ ڕازی بێ تاکو هەواڵی شەهیدبوونی هاوسەر و هاوژین و پیاوەکەی پێ بدات بەڕاستی دیمەنێکی تا بڵێی کاریگەرە پێغەمبەری خوا بە چای پڕفرمێسکەوە کە خۆی بۆ ناگیری ئەچێتە لای ئەسمائی کچی عومەیسی خێزانی جەعفەر هەواڵی مەرگ و شەهیدبوونی پیاوەکەی پێ بدا ئەسما خۆی ئەگەڕێتەوە لە کاتێک کە جەعفەر و هاوڵانی شەهید بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە لامان و من خەریک بووم کاروباری ماڵەوەم جێبەجێ کرد هەویرم شێلا بوو و هەروەها منداڵەکانم جوان شوش بوو و ماڵم پاک خاوێن کردبوویەوە دەڵێ کاتێ پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ پێی گوتم ئیئتینی بیبەنی جەعفەر کوڕەکەی جەعفەرم بۆ بێنە ئەڵێ منیش بۆم برد پێغەمبەری خوا بۆنی کرد فرمێسکی لە چاوەکانی هاتە خوارەوە سەلامی خوا لەسەر بێ گوتم یا رسول الله بأبي وأنت وأمي ما يبكيك ئەی پێغەمبەری خوا بە داک و باوکمەوە بە قوربانت بین بۆچی چییە تۆ ئەگرێنێ چی ڕووی داوە ئەڵێ ئایا ئەبەلەغەکە عن جەعفەر وأصحابه شيء هەواڵێک سەبارەت بە جەعفەر و هاوڵانی بە تۆ گەیشتووە کەوا شەهید ببن پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ لە وەڵامی ئەڵێ فەرمووی نەعەم أصيبوا هذا اليوم بەڵێ ئەوڕۆ شەهید بوون ئەڵێ منیش هەستام و وەکو ئافرەتێک دەستم کرد بە گریان ئافرەتان لێم کۆبوونەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ماڵەوە بەڵام فەرمووی بێئاگا نەبن لە ماڵی جەعفەر خواردنیان بۆ ساز بکەن چونکە فإنهم قد شغلوا بأمر صاحبهم ئەوان سەرگەرم و سەرقاڵی خەم و دڵتەنگی خۆیانن کە پیاوەکەیان لەدەستداوە جەعفەریان لەدەستداوە ئێوە ئاگاتان لەوان بێ کە ئەسڵ ئاوایە کە کەسێک ئەزیزێک لەدەست ئەدا پرسە و تەعزیەکی هەیە ئەبێ خزمان دراوسێکان و دەوروبەر و ئازیزان ئەوان نان و چێشتیان بۆ ئامادە بکەن و ئاگیان لێبن نەک وەکو ئەوەی ئێستا ئەبێ ماڵی مردوو خەمی بەڕێکردنی تازیەکەی هەبێ خەمی ژەم و ژەمکاری میوانداری خەڵکی هەبێتن جگە لەوەی خەریکە کەس و کار و خۆشەویست و ئازەکەی کە لە دەستی داوە لە بیری بکات ئەسڵ ئەوێ ئەبێ دەوروبەر و خزمان دەوری ئاگایان لێبێ خواردنی بۆ ئامادەکەن تا ئەو خەم و دڵتەنگیان کۆتایی پێدێ و یان دوور ئەکەوێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ زەیدی کوڕی حارثەش گریاوە بێگومان بەڕێزانم لە دەزانی خۆشەویستان جابوونەوە لە ئازیزان کارێکی تا بڵێ قورسە لەسەر دڵی ئینسان
ئەو کەسانەی ئازیز و خۆشەویستیان لە دەستداوە ئەوانە ئەزانن برینەکەی چەندە قوڵە، ئازار و ناڕەحەتی و خەم و دڵتەنجەکەی چەندە بە ئازارە. بۆیە پێشەوا بوخاری لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمودەیەکمان بۆ ئەگێڕێتەوە کە پێغەمبەری خواشە فەرمێ یەقول الله تعالى، خوای مەزنە فەرمێوەتە فرمودەکە فرمودەیەکی قودسیە: ما لعبد المؤمن عندي جزاء إذا قبضت صفيه من أهل الدنيا ثم احتسبه إلا الجنة. بندەی باوەڕدار لەلای من هیچ پاداشێکی نییە کاتێکەوە من یەکێک لە خۆشەویستان و ئازانی لێ ئەسەنمەوە، ئەو ڕەزامەندی خۆی دەرەبڕێ و داوای ئەجر و پاداش لەخوا کە تەنها بەهەشت نەبێ. واتە ئەوەی لەلای من ئەوەیە کە من بە بەهەشت پاداشی و جۆرە کەسە ئەدەمەوە، چونکە بارێکی قورسە لە دەستدانی ئازان، تاقیکردنەوەیەکی زەحمەتە، ئەستەمە، قورسە. خوای پەروەردگار بە بەهەشت وەڵامیانەدە، بەڵام بە مەرجێک ڕازی بێ. بەڕێزان، قورئان ئێمەی فێری ئەوە کردووە لە کاتی لە دەستدانی هەر ئازیز و خۆشەویستێک بڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. هەمومان مڵکی خواین، خودایە، هەمووشمان ئەگەڕێینەوە بەردەستی تۆ، بۆ لای تۆ ئەگەڕێینەوە، چونکە مڵکی هەر کەسێک ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێتەوە بۆ خاوەنەکەی. مادەم مڵکی خوایە ئەبێ بگەڕێنەوە بۆ لای خوا جەل جەلالوه. خاوەنی ڕاستەقینەی هەمومان ئەڵڵایە سوبحانە وتەعالە. تەنانەت زانایان و پێشینە چاکەکانمان ئەگەر شتێکی بەسیتیان لە سامانی دنیا لە دەستدا بوایە، ناخۆشیەکیان هاتووە دێ، ئەگەر پێڵاوەکەیان خراپ وایە، ئەگەر کەلوپەر و شت و مەکێک کاڵایەک لە ماڵیانە خراپ وایە، دەیان گوت ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەبێ هەمیشە ئێمە باوەڕمان وابێ مڵکی خواین، ئاگەڕێینەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵێ بەڕێزانم، جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر فەرمودەی هەن لەو بوارەوە کەوە ئینسان کاتێک ئازیزێک بە تایبەتی منداڵ و خۆشەویستانی خۆی لەدەستەدا لای خوای پەروەردگار بەلاش ناڕوە. پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ: ما من مسلمين يموت لهما 3 أولاد لم يبلغ الحنث إلا أدخلهم الله بفضل رحمته إياهم الجنة. هەر دوو مسلمانێک ژن و مێردێک خدا سێ ئەولادی لێسەن بنەوە مران بن کە نەگەیشت بنە تەمەنی باڵغ بوون، مەگەر خوا بە فەزل و ڕەحمەتی خۆی لە بەرخاتری ئەوان ئەو دایک و باوکەکانیش ئەبات بۆ بەهەشت. یوقال لەهم پێیان دەگوترێ ئودخولوا الجەنە، بڕۆنە بەهەشت. ئەوانیش ئەڵێن، منداڵەکان ئەڵێن کە پێیان ئەگوتێ بڕۆنە بەهەشت، حتى يدخل أبوانا، ناچینە بەهەشتا دایک و باوکمان نێن، ئەوانیش نێن بۆ بەهەشت. فيقال پێیان دەگوترێ ئودخولوا الجەنە ئەنتم وأبواکم، ئێوە خۆتان و دایک و باوکیشتان پێکەوە بڕۆن بۆ بەهەشت. هەروەها لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ: ما منكن امرأة تقدم، هەر ئافرەتێک لە ئێوە لە پێش خۆیە سێ لە ئەولاد و منداڵەکانی ماڵ ئاواییان لێ کردبێ و مرد بن، إلا كانوا لها حجابا من النار، مەگەر ئەبنە ڕێگرێک بۆ ئەو لە بەردەمیا ڕێبەوە نادەن بە ئاگر سزا بدرێ و بچێتە نێو دۆزەخ. قالت امرأة وإثنين قال وإثنين. ئافرەت گوتیەی پێغەمبەری خوا ئەدی ئەگەر دوو بن، فەرمی ئەگەر دووش بن. پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ. کەواتە بەڕێزانم، کاتێ ئینسان منداڵێ لەدەستەدا، ئەزیزێک لەدەستەدا، خوای بەڵام بە مەرجی ڕازی بوون، خوای پەروەردگار گەورەترین پاداشە دەدات. تەنانەت لە فەرمودەیەکا فەرمێ: بڕۆن بەو بەندەی من کەوا ڕازی بوو، ناشکری نەکرد، قسەی ناڕێکی نەکرد، ابنوا له لعبدي بيتا في الجنة وسموه ببيت الحمد. بۆ بەندەکەی من ماڵێک کۆشکێک بنیاد بنێن لە نێو بەهەشتە، ناویشی لێ برێن ماڵی سوپاس، چکە سوپاسی خوای کرد، چکە شکری خوای هەبوو، ڕازی بوو بە قەزا و قەدەری خوا لە بەرامبەرە، چکە ئازیزێکی لێ سەندۆتەوە کۆشکێکیشی پێ بەخشێ لە بەهەشت. خوای پەروەردگار ماڵ و منداڵی هەموو لایەکمان سەلامەت بکە، لە هەموو ناخۆشی و نەخۆشی و خەم و دڵتەنگی بمان پارێزێ. خوای پەروەردگار وڵات و نیشتیمانمان پارێزراو بکە، عیبادەت و خواپەرستیمان لێ قبوڵ بکە.
بەختەوەری دنیا و دوا ڕۆژمان پێ ببەخشێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.